لەم وەرزەیە ڤایرۆسەکان زۆرن، پەتاو هەڵامەت زۆر و ئەو مناڵانەی کە دڵیان کۆنا بەردەوام لە نەخۆشخانەدا غڵەبە. لەبەر ئەوەی کە مەناعەیان باش نییە، خۆیان گەشەیان باش نییە، زوو پێویستیان بەوە بێت کە داخڵ بکرێن، ئەشعەیان بۆ بگیرێ، ئۆکسجینیان بۆ بەکاربهێنرێ و ماوەیەکی زیاد لە مناڵی ئاسایی ئەمێنێتەوە لە نەخۆشخانە. لەبەرەوەی هەناسەیان زیاتر توونە. و ئەم مناڵانە ئەگەر ئاسایی خۆیان ئۆکسجینیان لە 80 بۆ 90 بێ، لە کاتی پەتایە دابەزێ بۆ 70 بۆ 60 کە ئەمانە پێویستیان بەوە هەیە کە ئۆکسجینیان بۆ زیاد بکرێت، داخڵ بکرێن، ئەشعەیان بۆ بگیرێ. جاریوە هەیە توانایان نامێت لە بەرهەناسەتونی کە شیر بخۆن. لە کاتی شیر خواردنە بەعازێک لەو مناڵانەوە هەنێک لە مناڵەکان بەهۆی شیر خواردنەوە لە کاتی هەناسەتونیە شیرە پەڕێتە سیەکانیان، جگە لەو پەتایی کە گرتوێتی و جگە لەو ئیلتیهابە ڤایرۆسی کە تووشی سیەکانی بووە، کەمێک لە شیرەکە چێتەوە سیەکانی و ئەمە پێویستی بە زیاد لە 2 ئەبێ کە لە نەخۆشخانە ئەمێنێتەوە. واتە پاییز و زستان زۆرێک لەم مناڵانە خۆیان و کەسوکاریان لە نەخۆشخانە بەسەرەبن. ئێمە چی بکەین بۆی ئەم مناڵانە بە دوور بن لەم پەتایانە؟ پێویستە ئەو مناڵانەی کە دڵیان کونا زیاد لە مناڵێکی ئاسایی بپارێزرێت لە پەتا، دایک و باوک ماسک بکە و کەسوکارە گەر پەتای هەیە خۆیان پارێزن لیان، سەردانیان نەکەن، یاگەر سەردانیان کردن ئەو مناڵەکانیان ئەگەر نەخۆش بوون باشتر وایە بەرکەوتن و کۆنتاکتیان نەبێت لەگەڵ ئەم مناڵەیە. زۆرێک لەو مناڵانە پێویستیان بەوە بێ پشکنینی خوێنیان بۆ بکرێ و پێویست بەوە کە ڕێژەی ئۆکسجینیان بۆ بگیرێت لەسەر مۆنیتەر داخڵ بکرێن و تەختیتی تازایان بۆ بکرێ بۆی بزانین لێدانی دڵیان تێک چوە یا تێک نەچووە. و ئەو مناڵانە پێویست بەوە کە زیاد لە مناڵی کە دڵی کونیە و کێشەی نییە مەناعی باشترە زیاد لە پێویست ئەنتیبایۆتیک بەکاربێنێ واتە عیلاجی ئیلتیهابات بەکاربێنێ. ئێمە بۆ دوورکەوتنەوە لەمانە خۆپارێزی یەکەم خاڵە کە دایک و باوک ئەتوانێ بیکە و ماسک بۆ مناڵەکەی بەکاربێنێ، بیپارێزێ لە سەرما و گەرما، بیپارێزێ لەو مناڵانەی کە نەخۆشن. ئەگەر گەورەیە گیا مناڵێک نەخۆشە باشتر وایە یاری لەگەڵ نەکا، ماچی نەکا. دوای ئەوەش ئایا مناڵەکەیان بکوترێ یا نەکوترێ، زۆر دایک لەوە ئەترسێکە مناڵەکەی دڵی کووناڵێ کوتانی بۆ بکەم یانەی کەم بە پێچەوانەوە. ئەم مناڵانە پێویستیان بۆیە کە کوتانی زیاد لەو مناڵانەی کە نەخۆش نین و دڵیان کون نییە چەند کوتانێکی تایبەتە بەوان و ئەو مناڵانەی کە حەساسیەتیان هەیە باشتر وایە ئەم مناڵانە و کوتانەش وەرگرن، واتە کوتانی زیادە، وەکو کوتانی ئینفلۆنزاکان، وەکو کوتانی پەتا هەڵامەتیەکان، بۆ ئەوەی ڤایرۆس نەچێتە سیەکانیان. خۆیان سیەکانیان باش ئیش ناکەن لە مناڵێکی ئاسایی لەبەر ئەوەی کە خۆیان ئۆکسجینیان کەمە بەهۆی بەرزبوونەوەی زەختی سیەکان بەهۆی دڵیانەوە. باشتر وایە دایک و باوک لەم فەسڵەیە هەتا ئەگاتە فەسڵی کەمبوونەوەی ڤایرۆسەکان مناڵەکانیان بپارێزێ. هیوای سەلامەتی بۆ هەموو ئەو مناڵانە. سمارت وەرچەرخانە.